سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری قڕوە بەمبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی لە ناوچوونی زیاتر لە 100 هێکتار لە سروشتی پیرانشار بەهۆی مانۆڕەکانی سوپای پاسداران لە سێدارەجانی نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕەژیم گیانودەستان و برینداربوونی 5 کرێکار لە چەند شاری ئێران و خۆپێشاندانی دژبەرانی حکوومەتی نوێی سووریا دژ بە سەفەری جەولانی بۆ ئەمریکا. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری قڕوە بەمبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕۆژی یەکشەممە 30 خەرمانان تەیمور خالدیان تەمەن 36 ساڵ و خەڵکی شاری قڕوە بەمەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەیەوە شارەکرا. ئەو ژینگە پارێزە پاش بەڕێوەچوونی جاجگاییکردنی بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لە شاری سرێشاوە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە. ناوبراوە پێشووتر مانگی ڕێبەندانی 1398 هەساوی لەلایەن هێزەکانی ئێدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و پاش 20 ڕۆژ لێپرسینەوە و ئەشکەنجە لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بەدانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازادکرا و دوایی لەلایەن دادگای انقلابی ڕژیمەوە حکمی 20 مانگ زیندانی تەعزیری و 3 مانگ بەندکرانی تەعلیقی بەسەردا سەپێندرا. شانی باسە ئەو هاوڵاتیە لە ساڵانی ڕابردوودا چەندین جار لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە بەهۆی چالاکیەکانی دەست بەسەر و هەڕەشەی لێکراوە. ڕێزگرتن لە یادی فواد قەدیمی لەلایەن بنەماڵەکەیەوە. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی فواد قەدیمی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە بە سەرزانی گڵکۆی ئەو گیانبەختکردووە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. فواد قەدیمی هاوڵاتی خەڵکی شاری دیواندەرە ڕێکەوتی 28 خەرمانانی 1401 هەساوی بە چەخەی هێزە سەرکوتگەرەکانی ڕۆژیمی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. بنەماڵەی ئەو گیانبەخت کردووە هاوکار لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادیخواز سەردانی گڵکۆی ئەو ئازیزەیان کرد و بە وتنەوەی دروشم جەختیان لەسەر بەردەوامی ڕێگای هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی کردەوە. سەپاندنی حکمی 6 مانگ بەندکران بەسەر هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد بە ناوی سروش یوسفزادە لەلایەن لەقیەکی دادگای انقلابی شاری مەهابادەوە حکمی 6 مانگ زیندانی بەسەردا سەپێندرا. ناوبراو ڕێکەوتی 29 جۆزەردانی ئەمساڵ بە هێرشی هێزەمنیەکانی ڕۆژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی بە تونوتیژیەوە دەست بەسەر و پاش 25 ڕۆژ ئەشکەنجە و ئازار لە گرتوخانەکانی ڕژیم بەدانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازادکرا. ئەو هاوڵاتیە پاشان لەلایەن دادگای انقلابی ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 6 مانگ بەندکرانی بەسەردا سەپێندراوە. لە ناوچوونی زیاتر لە 100 هێکتار لە سروشتی پیرانشار بەهۆی مانۆڕەکانی سوپای پاسداران. بەپێ راپۆرتی ڕێکخراوە ژینگە پارێزیەکانی شاری پیرانشار لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی مانۆڕی سەربازی هێزەکانی سوپای پاسداران پوش و پاوانی پشتی گوندی بەندەڕی سەر بە شاری پیرانشار ئاگری گرت و زیانێکی زۆر بە سروشتی ناوچەکە گەیشت. بەپێ ئەو راپۆرتانە بەهۆی ئاگرگرتنی پوش و پاوانی ئەو ناوچەیە زیاتر لە 100 تا 150 هێکتار لە سروش سوتاوە هەزاران بوونەوەرگیانیان لەدەستاوە و لە ناویشتون. شانی باسە ئاگری ئەو ناوچەیە بە هەوڵی خەڵکی خۆبەخش و ژینگە پارێزانی کوردستان کۆنتڕۆڵ کراوە و ڕژیمی کۆماری ئیسلامی سەرەڕای ئاگرجانی ناوچەکە تەنانەت تیمێکی فریاگوزاری خێرای ڕەوانەی شوێنی ئاگرەکە نەکردووە. سەردانی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی لەگەڵ نەسرین جەوادی. ڕۆژی دووشەممە 30 خەرمانان کۆمەڵێک لە چالاکانی سیاسی، مەدەنی، کرێکاری
خانەنشین کراوان و مەعالیمان سەردانی نەسرین جەوادی بەندکراوی سیاسی ئازادکراو لە زیندانی قەرچەکی وەرامینیان کرد. نەسرین جەوادی بەندکراوی سیاسی پێشوو ساڵی 1398 هەساوی لە کۆبوونەوەکانی ڕۆژی جیهانی کرێکاردا دەست بەسەر و پاشان لەلایەن دادگای انقلابی ڕژیمەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات لە ڕێگەی بەشداری لە کۆبوونەوەکاندا حکمی 7 ساڵ زیندان و 74 زەربە شەلاقی بەسەردا سەپێنرا. ئەو بەندکراوە تەمەن 67 ساڵە سەرەڕای خراپی دۆخی تەندروستی و هەروەها پێشنیاری پزیشکی زیندان بۆ ڕەوانەکردنی بۆ نەخۆشخانەکانی دەرەوەی زیندان لە مافی دەستڕاگەیشتنی بە دەرمان بێبەشکرا بوو لە ئەنجامدا ڕێکەوتی 24 خەرمانانی ئەمساڵ لە زیندانی خەرچەکی وەرامین ئازاد کرا. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شرکەتی نەوت و گازی ئاغاجاری. ڕۆژی یەکشەممە 30 خەرمانان کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوت و گازی ئاغاجاری دژ بە بایەغنەدانی بەرپرسانی ڕژیم بە جاخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربوونی ئەو کۆبوونەوەیە بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی منی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی، ئیمکاناتی ڕەفاهی و بیمەی دەرمانی کارامە، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها وەدی هاتنی جاخوازیەکانیان بوون. لە سێجارەزانی نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبار لە سێدارەدراون. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 بەندکراو بەناوەکانی ڕەسوڵ یاری، پەیمان جەمشیدی، عەباس یەزدانی، عەبدولعەزیز قلجایی و حسەین موسەوی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی عێراق، خوڕەماوە، ئیسفەهان و زاهێجان لە سێدارەدراون. هاوکات 4 بەندکراوی دیکە بەناوەکانی وەحید ئیبراهیمی، فازڵ سۆهرابی، پەیمان خانی و ژنێک کە هێشتا ناسناوی بەدەستمان نەگەیشتووە بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی سەبزەوار ئیعدام کراون. گیانلەدەستان و برینداربوونی 5 کرێکار لە شەنشاری ئێران. ڕۆژی یەکشەممە 30 خەرمانان 5 کرێکار لە شارەکانی بوین زەهرا، مەریوان، مەلارد، ئازەرشار و کرماشان بەهۆی نەبوونی منی شوێنی کار گیانیان لەدەستا یان بە سەختی بریندار بوون. بەپێ راپۆرتەکان لە شاری بوین زەهرا کرێکارێکی تەمەن 45 ساڵ بەهۆی تەزووی کارەباوە گیانی لەدەستاوە. هەروەها کرێکارێکی بیناسازی خەڵکی شاری مەریوان بە ناوی ئەیوب قادری بەهۆی ڕووزانی ڕووزاوی کار گیانی لەدەستاوە. هاوکات 3 کرێکاری دیکە لە شارەکانی مەلارد، ئازەرشار و کرماشان بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی و ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووزاوی کار بوون و بە سەختی بریندار و ڕەوانێ نەخۆشخانە کراون. دووە هەواڵ خۆپێشاندانی دژبەرانی حکوومەتی نوێ سووریا دژ بە سەفەری جۆلانی بۆ ئەمریکا. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە دژبەرانی حکوومەتی نوێ سووریا کە بریتی بوون لە کورد، دروزی و عەلەویەکان دژ بە سەردانی جەولانی بۆ ئەمریکا و بەشداری لە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوانی خۆپێشاندانەکە بە وتنەوەی دروشمی ئازادی بۆ ڕۆژاوا و ئازادی بۆ سویددا و هەڵگرتنی ئاڵای هێزەکانی سووریای دموکراتیک دژ بە سەردانی جەولانی سەرۆککۆماری کاتی حکوومەتی نوێ لە سووریا ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری سزادانی ناوبراو بەهۆی تاوانەکانی لە سووریا و ڕۆژاوای کوردستان بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.